دوو گۆڵی یەکێکە لەو وەرزشانەی کە زۆرترین بایەخی پێدەدرێت. هەروەها چەندین توێژینەوەی زانستی لەسەر ئەنجام دەدرێت. توێژینەوە لەسەر کاردانەوە فیزیاییەکانی تۆپ دەکرێت، واتە لێکدانەوە بۆ هێزی ڕاکێشان، هێزی دوورخەرەوە لە چاق، خێرایی و کاریگەری خولانەوە دەکرێت. جگە لەم هۆکارە فیزیکیانە لێدانەکان پێویستیان بەوە هەیە هەڕەمەچیانە نەبن. جۆرێک لێدان دەبێتە هۆی ئەوەی تۆپەکە کەوانەیی بڕوە. بوون و جوڵە. لە ئەرستۆوە هەتا ئێستا لۆژیکی توێژینەوە لەسەر بوون بە هەمان شێوەیە. لۆژیکی بوون گۆڕانکاری بەسەردا نایە. ئەو لە هەموو بوونێکدا بە دوای 4 هۆکاردا دەگەڕێ. هۆکاری مادی، هۆکاری شێوەیی، هۆکاری بکەریانە، هۆکاری ئاماژداریەتی. هۆکاری مادی. با لە ڕێگەی نمونەیەکەوە ڕوونی بکەینەوە. ئەمە تۆپێکی دوو گۆڵیە لە چەند پارچەیەکی پلاستیکی پێکاتووە، چەند درومانێکی ورتیایدا بەدی دەکرێت، هەروەها بە چەند ڕەنگێکی جیاواز بۆ یەکراوە. سەرەتا دەبێ ئەم مادانە لە نەبوونەوە بێنەبوونەوە. ئەمە هۆکاری مادیە. هۆکاری شێوەیی. ئەو کارستانەی باسمان لێوە کرد بە گوێرەی چەند یاسایەکی دیاریکرا و دیزاین دەکرێن. 5 لای و 6 لای یەکسان لەگەڵ یەکتر. پەستانی هەوا بە بڕێکی دیاریکرا و هێندەی ئەوەی نەتەقێ. هۆکاری بکەری. ئەمە دیزاینەکە پێویستی بە وەستایەکی کارامە هەیە. واتە پێویستی بە دیزاینەرێکە کە خاوەنی عەقڵ، زانست و هێز بێ، یاخود خاوەن کاریگەریەک بێ. چوارەمیش هۆکاری ئاماژداریەتی. هەر یەک لە شتەکان پێویستیان بە هۆکارێکی بوون هەیە. دەنا لە بەرچی بوونیان هەبێ. ئامانجی ئەم تۆپە بریتیە لەوەی دوو گۆڵی پێ بکرێ. گەر وەرزشێک بە ناوی دوو گۆڵیەوە نەبوایە، ئیدی پێویستی بە بەرهەمهێنانی ئەم تۆپەش نەدەکرد. کەوایە ئەم 4 هۆکارە بۆ هەر یەک لە شتەکان پێویستە. تەنانەت بۆ تۆپێکی وەستاویش ئەمانە هەر پێویستن. هەر کاتێکیش جوڵە هاتە ناو هاوچێشەکەوە، تەواوی کارەکان سەخت دەبن. گەر تەنانەت یاریزانەکەیش نەبین و لێدانێکی لەم شێوەیە بەدی بکەن، ناتوانن بڵێن ئەمە یاریزانێکی ئاساییە. خێراترین گۆڵ کە تۆمار کراوە 210 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا، واتە تۆپەکە بە کەمتر لە چرکەیەک 30 مەتری بڕیوە و بە گۆڵەکە گەیشتووە. دنیاش لەسەر شێوەی ئەم تۆپەیە. میوانداری ئێمە و تەواوی زیندەوەرانی تریش دەکا. دنیا بە خێرایی 1670 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا بە چواردەوری خۆیدا دەسوڕێتەوە. هەروەها بە 170,000 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا بە چواردەوری خۆردا دەخولێتەوە. هەروەها کۆمەڵی خۆریش بە خێرایی 828,000 کیلۆمەتر لە نێو کاکێشانی ڕێگەی شیریدا دەخولێتەوە. ئەمەش خولانەوەیەکی یەکجارەکی یان هەڕەمەچی نییە، بەڵکو سیستەمێکە سەدان ساڵە بەردەوامی هەیە. کەوایە با لە دیدگا ئەرستۆیەکەوە پێگەی زەوی لە ڕوانگەی هۆکارەکانی بوونەوە لێک بدەینەوە. 3 هەسارەی ترمان هەیە کە هاوشێوەی هەسارەکەی خۆمان زەمینەیەکی وشکاوەچی تایبەت بە خۆیان هەیە. ئاتار، ڤینۆس و مەریخ. واتە لەگەڵ دنیادا 4 هەسارەی خاوەن وشکاوەچیمان هەیە. هەر یەک لەم هەسارانە خێرایی و گۆشەیەکی لاری تایبەت بە خولانەوەی خۆیانیان هەیە. هەر بۆیە پێگە و شوێنی دنیا لە نێو ئەم هەسارانەدا زۆر گرنگە. ئێستا با کەمێک لە هەسارە دراوسەکانی خۆمان ورد بینەوە. بۆ نمونە ئەگەر دنیا لە شوێنەکەی ئاتارد بووایە، ژیان بە شێوەیەک دەبوو. گەر ئێمە بۆ ئەوێ بگوازینەوە چۆن ژیانێکمان دەبێ. یەکەم هەسارەی کۆمەڵەکەمان ئاتاردا. نزیکترین هەسارەیە لە خۆرەوە. خولانەوەیەکی بە چواردەوری خۆیدا 59 ڕۆژی ئێمە دەخایەنێ. زۆر بەخاوی بە چواردەوری خۆیدا دەخولێتەوە. واتە گەر ڕۆژێک لە 24 کاتژمێر پێک هاتبێ، ئەمە پێودانگێکی زۆر وردی بۆ دانراوە. ئەو ڕۆی عاتارد کە ڕووی لە خۆرە و گەرمیەکەی خۆی لە 437 پلەی سەدی دەدا، گەرمێکی وەهایە قوڕقوشم دەتاوێنێتەوە. گەر بۆ ئێرە بگوازینەوە لە ماوەی چرکەیەکدا دەبین بە هەڵم. باشە ئەی لایەکەی تری. ئەو لایەی کە ڕووی لە خۆرەکە نییە 173 پلە لە ژێر سەفردایە. لە نێوان شەو و ڕۆژدا 600 پلە جیاوازی هەیە. ڤینۆس لە دنیاوە نزیکترە. ئەویش بە هەمان شێوە زۆر گەرمە. 409 پلەی سەدیە. کانزاکانی وەک چینکۆ و قوڕقوشم لەم گەرمیەدا بە ئاسانی دەتوێنەوە. پەستانی هەوا لێرە 92 هێندەی پەستانی زەویە. لەوێشدا ناتوانین بژین. چونکە بارانی ئەم هەسارەیە لە دوانە ئۆکسیدی کاربۆن و ترشی سەلفەریت پێکاتووە. هەر بۆیە تەمەنمان بەلایانی زۆرەوە یەک چرکە دەخایەنێ. پێچەوانەی تەوەری خولگەی دنیا دەخولێتەوە. خاوترین هەسارەیە لە ڕووی خێراییەوە. بە 243 ڕۆژی ئێمە خولانەوەیەک بە چواردەوری خۆیدا تەواو دەکا. واتە 121 شەوە زەنگە و 121 ڕۆژیش ڕووناچی خۆرە. ئاتار و ڤینۆسمان باس کرد، بەڵام باسی دنیا ناکەین. هەسارەی چوارەم مەریخە. خۆرچەند تیشی زیانبەخشی سەر و وەنەوشەیی هەیە کە بە چواردەوری خۆیدا بڵاوی دەکاتەوە. لە بەرگە هەوای زەویدا چینێکمان هەیە کە ڕێگری لەم تیشکە زیانبەخشانە دەکات، بەڵام لە مەریخ چینێکی ڕێگر لەو تیشکە زیانبەخشانە نییە. هەر بۆیە پڕە لە گازی ژەهراوی. بۆیە لەوێ شلەمەنیەکانی جەستەمان بە خێرایی دەبن بە هەڵم. پلەی گەرمی هەتا 133 پلەی ژێر سفری سەدیدا دەبەزێ. گەر لێرەدا سەرنج بدەین، خێرایی هەر یەک لە زەوی و مەریخ لە یەکترەوە زۆر نزیکن. درێژی و کورتی ڕۆژ و شەوەکانی وەک زەویە. بە هەمان شێوە لاری گۆشەکەیشی لە دنیاوە نزیکە. واتاگەر بەرگە هەوایەکی وەگەوەی زەوی هەبوایە دەکرا خاوەنی وەرزەکانیش ببوایە. بە گوێرەی ناسا
مەریخ ئەو هەسارەیەیە کە هەلومەرجەکانی ژیان تێیدا بەراورد لەگەڵ ئەوانی تر خراپی کەمترە. هەر بۆیە دەشێت بۆ ماوەی خولەک و نیوێک لەسەر ئەو هەسارەیەدا ژیان بەسەر ببەین. ساڵێکی مەریخ یەکسانە بە 687 ڕۆژی خۆمان، واتە هەر یەک لە وەرزەکان دوو هێندەی لای خۆمان دەخایەنێ. زستان 6 مانگی پێدەچوو. کە مەریخمان تەواو کرد، ئیدی هەسارە وشکاوەچیەکان تەواو دەبن. 4 دانە هەسارەی گازیشمان هەیە. ئەمانە لە شێوەی تۆپی گازین. زەمینێکی وشکاوەچی وەک زەویان نییە. هاتینە سەر گەورەترین هەسارەکە موشتەریە. هەسارەیەکی گازیە کە لە هایدرۆجین و هیلیۆم پێکهاتووە. گەردەلوولەکانی بە خێرایی 423 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا هەڵدەکەن. پلەی گەرمی تا 150 پلەی ژێر سفری سەدی دادەبەزێ. شوێنێکی وەهانیە کە بتوانی پێی پێدا بنی. ناتوانی دابەزیە سەر ڕوو تەختەکەی کە گەیشتینە ئەوێ بەرەو چەخی موشتەری ڕادەچێشتین. لایەنی زۆر دەتوانین یەک چرکە لە ژیاندا بمێنینەوە. موشتەری لە خولگەکەی خۆیدا خێراترین هەسارەیە. گەر لێرە ژیان هەبوایە 5 کاتژمێر ڕۆژ و 5 کاتژمێری شەو دەبوو، کەوایە دنیا بەم شێوەیە دەخولایەوە. بەڵام موشتەری ئەرکێکی زۆر گرنگ و پەیوەندیداری بە زەویەوە هەیە. موشتەری قەبارەیەکی وەها گەورەی هەیە، هەموو شتێک بەرەو خۆی ڕادەچێشێ. چەشنی گسکێکی کارەباییە کە تەواوی خۆڵەکانی ناو کۆمەڵی خۆر کۆ دەکاتەوە. من لە کاتێکدا کە لە ئێستا گەنجتر بووم، واتا 20 ساڵێک پێش ئێستا، ئەستێرەیەکی کلکدار کە ناوی شومەیکەری لێڤیان لێنابوو بەرەو زەوی دەهات. هەمووان باسییان دەکرد و لە هەواڵەکانیشدا باس و خواسی لەسەر بوو. هەروەها خەڵک دەچوونە دەرەوە و با تەلسکۆپ تەماشایان دەکرد. بەڵام لە پڕێکدا چی ڕوویدا؟ خۆی کێشا بە هەسارەی موشتەریدا. کەوایە کاری موشتەری هەر ئەمەیە. ئێمە سوپاسی ئەم هەسارەیە دەکەین، چونکە شتە زیان بەخشەکان بەرەو خۆی ڕادەچێشێ. هۆکاری ئەوەی نەیزەگ یان ئەسترۆید و تاشە بەردەکان کە لە بۆشایی ئاسماندان و بەرزەوی ناکەون بەهۆی ئەم هەسارە گازیە زەبەلاحەوەیە کە ناوی موشتەریە و لە خولگەی پێنجەهەمدایە. خولگەی موشتەری نزیکە لەوەی بازنەیەکی تەواوەتی دروست بکات. ئەگەر موشتەری لە خولگەکەیدا لاربوونەوەیەکی زۆری هەبوایە، ئەوە خولگەیەکی هێلکەیی دەبوو. لەم کاتەدا چی ڕووی دەدا؟ بۆ نمونە ئەمە خولگەی زەویە. ئەگەر موشتەری لەم خولگەیە دەربچوایە و لە زەوی نزیک بوایەتەوە، ئەوە لە ماوەی ئەو ملیۆنان ساڵەدا لەگەڵ زەویدا تووشی پێکدادان دەبوو. ئێمەیشی فڕێدەدایە دەرەوەی کۆمەڵی خۆرەوە. بەڵام ئەمە هەرگیز ڕووی نەداوە، چونکە خولگەی موشتەری لە شوێنێکی زۆر زۆر چاکدایە. کەوایە ئەم هەسارە گازیە زەبەلاحە کە کەمترین لادان لە خولگەی خولانەوەکەیدا هەیە، ڕێگ ئەو شتەیە کە ئێمە پێویستمانە و ئەویش بەو پەڕی ڕێک و پێچیەوە لەوێدا ئامادەیە. لە هەسارەی زوحەلیشدا پارچەی سەهۆڵ و بەرد بە ئاسمانەکەیدا دەخولێنەوە. گەردەلوول و جێژەڵوکە بە خێرایی 1770 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا لەسەر ڕوو تەختەکەی هەڵدەکەن کە ئەمەش زۆر لە خێرایی دەنگ زیاترە. گەرمیەکەی 143 پلە لە ژێر سفری سەدیەوەیە. لەم هەسارەیەشدا بەلایەنی زۆرەوە بۆ چرکەیەک دەتوانین لە ژیاندا بمێنینەوە. لە ماوەی 29 ساڵی ئێمەدا خولانەوەیەک بە دەوری خۆردا تەواو دەکات. گەر بۆ ئێرە بگوازینەوە، ئەوە 15 مانگ زستان و 15 مانگ کاوینمان دەبوو. ڕۆژ و شەوی ئەم هەسارەیە لە 5 کاتژمێر کەمترن. واتا دنیا لێرەش زۆر خێرا دەخولایەوە. ئۆرانۆسیش هەسارەیەکی شینە لە گازی مێتان پێکاتووە. ساردترین هەسارەیشە. گەرمیەکەی 224 پلە لە ژێر سفری سەدیدایە. لەم هەسارەیەشدا تەنیا نانۆسانیەیەک دەتوانین لە ژیاندا بمێنینەوە. پێشەوەی لەو هەسارەیە نزیک بووبینایەتەوە بەهۆی پەستانە زۆرەکەیەوە تیادا چوین. خواگەرتیاژ نەچوینایە ئەوە بەرەو ناوکەکەی ڕادەچێشراین. خولانەوەی ئەم هەسارەیە لە تەواوی هەسارەکانی تر جیاوازە. بە گوێرەی ئێمە سەر بەرەو خوارە. لە باکوورەوە بەرەو باشوور دەخولێتەوە. خولێکی بە چواردەوری خۆردا 84 ساڵ دەخایەنێ. واتە زستانەکەی 42 ساڵ و هاوینەکەیشی 42 ساڵ دەخایەنێ. هەسارەی نیپتۆن. نیپتۆنیش بەهۆی گازی مێتانەوە شین دەبینرێ. بەستەڵەکی هەورە مێتانیەکان بە 210 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا گەردەلوول دروست دەکەن. گەرمیەکەی 218 پلەی ژێر سفری سەدیە. پێشەوەی لە نیپتۆنیش نزیک ببینەوە لە ماوەی چرکەیەکدا تیا دەچین. نیپتۆن خولانەوەیەکی بە چواردەوری خۆردا لە ماوەی 165 ساڵ تەواو دەکات. گەر بۆ ئێرە بگوازینەوە، زستانەکەی 82 ساڵ و هاوینەکەیشی 82 ساڵ دەخایەنێ. لەبەرەوەی بە خێرایی بە چواردەوری خۆیدا دەخولێتەوە، شەو و ڕۆژەکەی لە 8 کاتژمێر پێک دەهات. کەوایە ئێستا بەسەر تەواوی هەسارەکانی کۆمەڵی خۆردا گەڕاین، تاکە شوێنێک کە بۆ ژیانی ئێمە گونجاو بێت هەر ئێرەیە. دەشێت کارکردنی کۆمەڵی خۆر لە ڕێگەی هێزی ڕاکێشانەوە بەم شێوەیە سادەیە پیشان بدەین. شتێک لە نەبوونەوە نایەتە ناوبوونەوە. بە ئەم مزراحانە لە دەرەوەی گەردوون بهێنم و هەر خۆم وەک بکەرەکەی بیان خەمە جوڵەوە. لە ئێستادا کام هێزانە کاریگەریان بەسەر ئەم مزراحانەوە هەیە. هێزی سەرەتای من، هێزی ڕاکێشانی زەوی، هێزی دوورخەرەوە لە چەق، دواتر یاسا فیزیکیەکانی تریش.
گەر حەز بکەن دەتوانن ئەم مزراحانە بۆ بۆشایی ئاسمان بگوازمەوە. یاسا فیزیاییەکان بێبوونی بکەرێکەر لە خۆیانەوە ناتوانن سیستەم دروست بکەن. گەر ئەم مزراحانە ماوەی ملیاران ساڵ لە بۆشایی ئاسماندا بێبوونی هێزی ڕاکێشان هەر لە خۆیانەوە بخولێنەوە، گەر هێزێکی باڵا دەست بەسەریانەوە نەبێ، هەر لە خۆیانەوە ناتوانن کۆمەڵەی سیستەمی مزراحەکان پێک بهێنن. ئەم مۆدێلە شاکارێکی هونەریە. ئەم مۆدێلە ناوی ئۆرێریە. دەرەکتینس و کوڕەکەی بە ناوی تیمۆزی دروستیان کردووە. هەردووشیشیان ئەندازیارن. لە سایەی چەندین مانگکارکردنەوە دەتوانن دروستی بکەن. لە سەراستی هەموو دنیا ناوبانجیان هەیە. هەر بۆیە مۆدێلی گەنەسیس ئۆرێری هەتا بڵێ گرانە. نرخەکەی نزیکەی 7,000 یۆرۆیە. بێگومان ئەمە حەقی تێکۆشانەکەیانە. شایانی ڕێزە و شاکارێکی هونەریە. ئەمەش کۆمەڵی خۆرە بە شێوەیەکی هۆلۆگرافیکی و لە جیهانێکی گریمانەییدایە. ئایا تیمۆزی و باوکی دەتوانن دیمەنە ڕاستەقینەکەی ئەم مۆدێلانە دروست بکەن؟ واتە دەتوانن مۆدێلێکی بچووکی کۆمەڵەی خۆر بەم شێوەیە دروست بکەن؟ هەسارەکان بەم شێوەیە لە ئاسماندا بخولێنەوە بێ ئەوەی هەسارەکان ڕاگر و پەیوەندی لە نێوانیاندا هەبێ؟ هەروەها جۆرێک لە هاوسەنگی لەگەڵ یاساکانی فیزیا و هێزی ڕاکێشان دروست بکەن؟ بیر لەم هاوسەنگیەی ئێرە بکەنەوە بەڵام تەنەکان زیاتر ببن. ناسا دەتوانێت لە ڕێگەی ڕۆبۆتەکانەوە توێژینەوە لەسەر مەریخ بکات. کەشتی ئاسمانیش بەرەو دوورترین خاڵەکانی کۆمەڵەی خۆڕەوانە بکات. بەڵام مۆدێلێکی لەم شێوەیە پێ دروست ناکرێت، چونکە هەموو شتێک لە ڕێگەی هێزی ڕاکێشانەوە دەوەستن. واتە ئەو چەرخانەمان نەبن کە خولانەوەکان فەراهەم دەکەن، هەروەها ڕاگر و پەیوەندیەکانی نێوانیان نەبێ. دەی ئێمە بەستایشەوە باسی مۆدێلەکەی تیمۆری و باوکی دەکەین. گەر ئێمە بوونەوەرگەلێکی وەهابین کە ڕێز لە شاکارە هونەریەکان بگرین، ئایا پێویست بەوە ناکە هەمان هەڵوێز بەرامبەر بە هونەرمەندە دەسەڵاتدارەکەی خاوەنی کۆمەڵی خۆریش پیشان بدەین؟